هەر جێگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتەن ئاراستە بە بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرمانی هاوکارم یاوە جومعە پەیامێکی دیکەی هەوڵەتیان بۆی بەڕێز دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامیم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ هەوڵەتیانە باز لە کۆبوونەوە دەکەین، کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان. دەبیستین ئەم حیزب لەگەڵ ئەو حیزب کۆبووەوە، ئەم حیزب لەگەڵ حیزبێکیدا کۆبووە، 2 حیزب کۆبوونەوە، 4 حیزب کۆبوونەوە، 5 حیزب کۆبوونەوە، 10 حیزب یەکەوە کۆبوونەوە. دواتر کۆبوونەوەکان هیچ ئەنجامێکیان نییە لە کوردستانە. بۆچی کۆبوونەوەکان ئەنجامیان نییە؟ ئایا بۆچی کۆ دەبنەوە؟ بۆ بەرژەوەندی حیزبایەتیە یاخود بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە؟ ئایا ئەو کۆبوونەوانە کە تا ئێستا کۆبوونەتەوە تا چەند توانوێتی گرفتەکان و گرێکوێرەکانی هاوڵاتیان بکەنەوە و سوود بە خەڵک بگەێنن؟ ئایا کۆبوونەوە لە هەرێمی کوردستانە بۆتە ئەو خاڵەی کە چارەسەری کێشەکان بکات یاخود تەنها کات بەڕێکردنە و گەوجاندنی خەڵکە؟ لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان با بزانین سەبارەت بە کۆبوونەوەکانی لایەنە سیاسیەکان و حیزبە سیاسیەکان چیمان پێ دەڵێن هاوڵاتیان فەرموون. من پێم خۆش ئەگە کۆبوونەوە لە خزمەتی میلەت بێ باشە، بەس باوەڕ ناکەم لە خزمەتی میلەت لە بەوان مەسلحەتی خۆیانەوەیە. ئەجنا کۆبوونەوە لە پێ ناوی چییە؟ هەر هەمویان کات بە فێڕۆیان بۆ بەشی زیاتر هیچی تر تەنها بیر لەواکەن و ڕێگا بدۆزنەوە میلەتی پێ بخەڵەتێن. ئەگەر بەرژەوەندی میلەتیان بیویستایە زۆر بە ئاسانیش ڕێکەوت. لە دوای کۆبوونەوەکان پێکەنینێک بەدەم چیانەوە دیارە. پێکەنینە بەچی پێکەن؟ بە بڕای پێکەنینە بە قەنەعاتی من بن بە ژیانی ئەو خەڵکە پێکەنن. پێکەنیان بە عەقڵی ئەو خەڵکەیە. پێکەنینەکان وەکو وایە بە میلەت پێ بکەن بەڕاستی. وڵی باسی مەگەر نان خواردن و میوە خواردنەکانی خۆیان بکەن، ئەجنا باسی چیەکرێ، باسی هیچی کە ناکەین. بەرژەوەندی تایبەت یەکێکە لە کێشەکان هەرە کێشە گەورەکانی کوردستان. کۆ دەبنەوە ئەم حیزب لەگەڵ ئەو حیزب کۆ بێتەوە، حیزب لەگەڵ حیزب کۆ بێتەوە. پێت وایە ئەم کۆبوونەوە نەتوانێنە خزمەت بە خەڵک بگەێنێ؟ هیچ کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە هیچ خزمەتی بە خەڵک نەکردیانەوە، پێم وایە خزمەتیش ناکە. بۆ کۆبنەوە کۆبوونەوەکان داخراون، کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە هیچ ئەنجامێکی نییە. لە کۆبوونەوەکانە زۆر جار سیاسەکان من پێکەنن. پێکەنینی سیاسەکان چیە گەنێ لای تۆ؟ پێکەنیان بە عەقڵی ئەو خەڵکەیە، هیچی گەنیە وەنیە. باشە ئەگەر ئەو کۆبوونەوانەی کە دەکرێت لە هەرێمی کوردستانە بەجددی بۆ بەرژەوەندی خەڵک با پێت وانیە ژیانی خەڵک بگۆڕێ؟ پێم وانیە ژیانی خەڵک خراپترە بێت چاتر نابێت. کۆبوونەوە لای تۆ چیە گەێنێ؟ وەڵا هیچ ناگەین. کۆبوونەوە تا ئێستا توانێتی خزمەت بە خەڵک بگەێنێ؟ بەرەس خۆشیان ناتوانێت نەخ کۆبوونەوەکەیان. ئەی بۆ کۆبنەوە؟ وەڵا یار بۆ ئیش مەسلحەتی خۆیان. باشە زۆر جار سیاسەکانە بینی لە کۆبوونەوەکانە پێیەکەنن، پێت وایە بەچی پێیەکەنن؟ بە میلەتەکەیان. کۆبوونەوە لای تۆ چیە گەێنێ؟ من کۆبوونەوە بینم هەر کۆبنەوە لەسەر هیچ کۆبنەوەانە بۆ خۆیان کۆبنەوەانە. ئەو وەزعی کە بەدڵیانە بۆ خۆیان چی شتێکیان بێ بۆ خۆیانی کەنیترەوەی ئەوەیە بۆ کۆبوونە بۆکەن یا بۆ مەسلحەتی میلەت کامەیە. کام بەرنامەجیان کام شتیان تا ئێستا گەشتۆتە نەتیجەیەک، چی شتێکیان کردو بۆ کورد؟ ئەمان ئەگەر ڕاستەکان ئەگەر ئێمە ڕزگارمان نەکردنایە ئەوانە هەر تا ئێستا ئەوایە لە قەندیل و لە قاسمە ڕەش بوونایە. کامیان بابێت با بڵێ من ئەوەم کردووە کە من کوردم ڕزگار کردو. باشە کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە پێدوانیە کۆبوونەوە ئەکەن لە پێناو کۆبوونەوەدا؟ کۆرە کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوەی چی کاکەجان بەوان مەسلحەتی خۆیانەوەیە ئەجنا کۆبوونە لە پێناوی چییە؟ ئەوان لە پێشەوە ڕێکەوتون لە سەوشتانی کە دانیشت بووی چ شتێکیان بۆ میلەت کردووە؟ کام شتان گەشتێتە نەتیجە؟ چەند پێ دوای گەوجاندنی خەڵکە؟ کۆرە هەر زۆچکردنیشە نەک گەوجاندن. وەڵا هەر حرمەتیان بۆ میلەت نێشتانێ، بۆ شەهید، بۆ دایکی شەهید، بۆ هیچ کەسێک چی شێکیان بۆ میلەت کردووە؟ تا چەند پێ دوایە زۆر جار دەبینیت سیاسەکان پێیەکەنن لە کۆبوونەوەکانە بەچی پێیەکەنن؟ زانی چۆنە کاچی برا تۆ ئێستانیا تۆ تازە دەزەکەی بە سیاست. من سیاسیم نبینە لەم کوردستانە. کامەیە عەقڵی سیاسی کامەیە؟ سیاسی کامەیە؟ تۆ بڵێم پێم بڵێ بەرنامەجێکیان لەوا چووە پێشەوانێ. پێت وایە لە کۆبوونەوەکانە باز لە چی ئەکرێ؟ باس لە مەسلحەتی حیزبەکان و شەخسەکان و هەرەوە بەس مافی خەڵک مەسەلە نییە. ئەم حیزب لەگەڵ ئەو حیزب ئەو حیزب لەگەڵ حیزب کۆ بێتەوە 2 4 4 3 یەک لەناو خۆیانە کۆبنەوە. پێت وایە ئەگەر بۆ بەرژەوەندی میلەت بواە حاڵی میلەت باش نەبووە ئێستا؟ بەتەئکید ئەسڵەن زۆر ئاسانە گەر بەرژەوەندی میلەتیان بیویستایە زۆر بە ئاسانیش ڕێکەوت.
زۆر جار لە کۆبوونەوەکانە ئەبینین سیاسەکان پێیەکەنن قاقالێدەن پێ دوای بەچی پێیەکەنن ئەوانە هەریەکەی لە بینی خۆیانە کۆمەڵێک بیرەوەری و یادگاری وشتی خۆشیان هەیە هەر بەوانە پێکەنن قەت ئەوە نییە ئەمەل نییە بۆ خەڵک یعنی هیوا بەخش نییە بە نسبەت خەڵکەوە تا چەند باوەڕ بە کۆبوونەوە هەیە کۆبوونەوە خۆی لە ئەسڵا شتێکی باشە بەڵام ئەمان وا بەکاری نایەنە من پێم خۆش ڕێگە کۆبوونەوە لە خزمەتی میلەت بێ باشە بەس باوەڕ ناکەم لە خزمەتی میلەت لە بەوان مەسلحەتی خۆیانەوەی ئەژنا کۆبوونەوە لە پێناوی چییە؟ هەر هەمویان کات بە فێڕۆیان بۆ بەشی زیاتر ئیسی تر تەنها بیر لەواکەن و ڕێگا بدۆزنەوە میلەتی پێ بخەڵەتێن ئەگەر بەژەوەندی میلەتیان بیویستایە زۆر بە ئاسانیش ڕێکەوت لە دوای کۆبنەوەکان پێکەنینێک بەدەم چیانەوە دیارە پێکەینە بەچی پێکەن بە بڕای پێکەینە بە قەنەعاتی من بە ژیانی ئەو خەڵکە پێکەنن پێکەنی بە عەقڵی ئەو خەڵکەی پێکەینەکان وەکو وایە بە میلەت پێ بکەن بەڕاستی وڵی باسی مەگەر نان خواردن و میوە خواردنەکانی خۆیان بکەن ئەژنا باسی چێکرێ باسی هیچی کەناکە بەرژەوەندی تایبەت یەکێکە لە کێشەکان هەرە کێشە گەورەکانی کوردستان شتیانێکە خەڵک تۆزێ چۆنڵی دڵی بۆ شانەق بە کۆبوونانەوە خۆش بێکە هەیە کۆبوونەوەکان هەمووی دووبارە و سێبارە و بڵین چەندەها جار باسی ژانەکراوە کە هیچ ئەنجامێکی نابێت لەبێ لەبەرەوەی کە هی هەموو شتەکان لێکەوەکو یەک باز دەکەن بە دوایی نایکەنە ئەو شەی کە بڵێن جێبەجێ بکرێ و کۆبوونەوەی کە تیاکرێت باشە کاچەند کۆبوونەوە توانێتی خزمەتی خەڵکە وڵی بازە کۆبوونەوەکیان بەشێک خزمەتی تیا بوو بە خەڵک وەکو بەدەمی لە بڵین لە لەگەیانەکان ناوترێ بەس بە عملی ناکرێ وەکو شێت ئینی تایە ڕۆناکی تایە بەس تۆزێ لە کردارەکەیە لە تۆزێ بڵین نووسری سەر کاخەسە بەتاکید لەبەرەوەی هیچ شتێکیان بۆ ناچێ بەڕێوە لەبەرەوەی شتەکانە لەسەر کاغەزە و دوایی ناکرێت حاڵەتی کرداریەوە کە خەڵکی سپادەی لێ بکات لەو شتانەی کە کۆبوونەوەی کاکرێ باز دەست شێکرێت باز لە قەیرانی دارایی یا قەیرانە سیاسەکەیەوە دوانە کۆبوونەوەکان ئەگەر لە پێناو بەرژەوەندی خەڵکا بواە پێ دوا بوو ژیانی خەڵکی ئێستاوە بواە نەخێر بەس هەمووی دواکەوتنە دوای یەکترەکەون مەزەوە چەند پێ دوایە کات بە فیڕۆدانە خەڵک مەشغوڵکردنە خەڵک گەوجاندنە هەر هەمویان کات بە فێڕۆیان بۆ بەشی زیاتر ئیسی تر باشە زۆر جار لە کۆبوونەوەکانە سیاسەکان پێیەکەنن بەچی پێیەکەنن دایم کەیان بینی بە لە پێکەنینە بەشی کەسیان هێشتۆتە بە یار و بە ناریانەوە باشە بەڵێ باوەڕ بە کۆبوونەوە ماوە نەخێر کۆبوونەوە لە ئەسڵا شتێکی چاکە چاکە بەس لای ئێمە چون پێ دوایە کۆبوونەوەی لە پێناو کۆبوونەوەدا چی دارەمووی وایە کۆبوونەوەکە لە پێناو بەشە زیاتر وەرگێ کۆبوونەوەکە لە پێناوی لە بەشەکانی خۆیان ڕێکەوە نەراوانی چیتر باز لە چیەکەن بە بڕایتەوە وەڵای نازانم بڵم چی نازانم ڕاجا باس چیەکەن کۆبوونەوەکەن و تەواو هیچی تر تۆ تا چەند بە کۆبوونەوەکان خۆشحاڵی هیچ پێ خۆشحاڵ نیم هیچ پێ خۆشحاڵ نیم باشە زۆر جار لە کۆبوونەوەکانە سیاسەکان پێیەکەنن پێ دوای بەچی پێیەکەنن بڵم چی بۆ میلەتەی پێەکەن میلەت پێیەکەنن ئەی بەچی پێەکەن تا چەند کۆبوونەوە توانێتی خزمەت بە خەڵک بگەێنێ هیچ وەڵا کۆبوونەوەکانی استفادەی نییە هەر کۆبوونەوەکەن و پارەتی ئاسەر بکەن و تەواو لە کۆبوونەوەکانە باز لە چیەکرێ بە بڕوای من کۆبوونەوەکانە بەس باسی مشکلینەوە خۆیان چون ئەمیلەتە بخەڵەتێنن چۆن قەنەعەت بە میلەتە بکەن ئەوان ڕاستن و میلەت لەو چاواشەیە دوورخەنەوەکە لەوان گەیوە تێگەی بەخراب لەوان گەیوە تێگەی و ئەزانن ڕاستەکە میلەتەکە چونکە لەنەوەیەکەوە لەگەڵ ئەم میلەتە درۆ ئەەکەن هیچیان بێت نەکردووە هەر بەرەو دواوە ئەڕێ هەر میلەت بەرەو فەقیریە ڕوە هەر میلەت تەماشا ئەکە ئەوەی کە هەدەفێتی و پێی بگە نییە دوور کەوتوتەوە لەبەر ئەوە تەنها بیر لەواکەن و ڕێگا بدۆزنەوە میلەتی پێ بخەڵەتێنن گەوجاندنە بڵێ واتە گەوجاندنە وەڵا حقیقەت گەوجاندنی میلەتە هیچی کە نییە چونکە میلەت هیچ ئیسیفادەیەکی نەکردووە واتە میلەت ئیسادەی لە کۆبوونەوەکان نەکردووە نه هیچ ئیسیفادەتی لە کۆبوونەوەکان نەکرد کۆبوونەوەکان بەس بووە مانەوەی خۆیانە چی بکەن لە میلەت چی لەو میلەتە بکەن بۆ ئەوەی کە خوان بمێنەوە ناو میلەتەکە ئەو ڕۆژگاری کە هەیە و بۆ خۆیانە درێژە بخایێنێنە و کولەکیسیان بچێ و نەمێنێ هەر ئەوەیە کۆبوونەوە زۆرەگرێت لە هەرێمی کوردستانە کۆبوونەوە لەسەر کۆبوونەوە دوو قۆڵی چوار قۆڵی سێ قۆڵی دە کۆبوونەوە 20 کۆبوونەوە ئەکرێت تا ئێستا کۆبوونەوە چی بە خەڵک بەخشیوە کۆبوونەوە بەس زەرەری لەم خەڵکەیەوە
بە قەنەعەتیم کۆبوونەوەکان بەس بۆ بە جێگای خواردن و میوە خواردن و کات بەسەر بردن دوای ئەوەش لە کۆبوونەوەکانە تۆ ئەیبینی لە هەموو کاتەکانە مەسئولەکان و زۆربەی کاربەدەستەکان لە دوای کۆبوونەوەکان پێکەنینێک بەدەم چیانەوە دیارە پێکەنینە بە چی پێکەن بە بڕای پێکەنینە بە قەنەعەتی من بە ژیانی ئەو خەڵکە پێکەنن چونکە ئەوان چەند ساڵە هەوڵیان نەیەوە داهاتووی گەنجی ئەم سەردەمە چاکەن کە ئێمە گەنجی نێمە لە وڵاتی خۆمان ڕائەکەین باشە گەنجێک لە وڵاتەیە داهاتی ڕۆژانە لەوانەیە 5,000 نەبێ لەوانەیە زوو کرێکاری بکە تا ئێوارە کرێکاریەکە ئەگەر بە 1000 حاڵ بمۆزاش ئەگەر 25,000 ناری دەستکەوێ ئەگەر باشە جگەلەوە نە زەمانەکە هەیە نە ئەمانەکە هەیە ئێستا من زەمان چێسبێنێ ڕیفراندۆم بکرێت من لەوانەیە ئیشەکەم لەوانەیە ببنی ئیشەکەم بەبنەوە ئیشەکەم لەدەست بم کابرای ساحب شەریکە بوون لەوانەیە دایخات لەوانەیە بڵم ئیشم نەماوە داوای لێبوردنەکەم بڕۆ ماڵەوە یا ئەو من ڕەفیقی خۆم هەیە هاوڕێی خۆم هەیە کە زانگۆی تەواو کردووە شادی دیپلۆمیە شادی ماستەری هەیە ئێستا باخەوانە باشە خەریکی باکردنەوەی ژێردار و ناو باخەکانە یعنی من هیچ چاوەڕێ لە حکومەتە ناکەم بەڕاستی باخەوانی ئیشێکی پیرۆزە بەڵام ئیشی ئەو نییە ئیشی ئەو نیە لە کاتێکە ئەبێ ئەو لەسەر شادە و بڕوانامەکەی خۆی ئیشکال لە دایرەیەکە کە ڕێزی لێ بگیرێ و تەقدیر بکرێت نەوەک سوکایەتی بکرێت لەسەرەوەی کە تۆ شادێکی باشە هەیە بەس لە هەمان کاتە سوکایەتیش بێکرێت یەکشتی کەش تو ئەم زانکۆی داناوە لە کوردستانە وەرە من تەحەدا ئەەکەم کەسێکە بێ شادی بەرزی هەبێ لە وڵاتەیە بە پێی لە وەستەکەی خۆی ئیشکات نییە لەبەرەوەی کە تۆ شادەکە بێت تەواوکەن وەکو لەگەر ڕێزماوە قسەکەم ئێمە وەکو مریشکی دەوازین وین بەس علەفمانە درێتێ و بەخێمانەکەن دوێڵم بە خۆتان چەکەن بیکەن هەر ئەوەنە هیچیکە نییە هیچ کە چاوەڕێ لە حکومەتە ناکرێت لە ئەسڵدا کۆبوونەوە بۆ چییە کۆبوونەوە ئەگەر بێتە ناو خەڵک کۆبوونەوەی ناو خەڵک بۆ شتێکە کۆبوونەوەی سیاسی بۆ شتێکە کۆبوونەوەی سیاسی کە تۆ ئەڵی سیاست ئەبێ لە کاتێکە کۆبوونەوە بکرێت کە خەڵک مشکلی هەبێ کێشەی هەبێ ئێستا ئەمە لە کوردستانە بڕۆ گەڕک تەحەدا ئەەکەم لەم سلێمانیا هەز گەڕێگەکەچی ئەگەر لە 3 مۆلیدە 2 مۆلیدە زیاتریتیانە بێ زیاتری دیە یەکەم دیانە باشە حکومەتێک ناتوانێت تا ئەم 2007 کارەبا چارەسەرکە بە قەنەعەتی من هەر بۆ باشە خەڵک یعنی تەواوی هیچ زیمانێکی پێ نەماوە هیچ زیمانێکی پێ ناوە تا چاوەڕێکیان لێگەی هیچ چاوەڕێکیان لێ ناکە ئەوڕۆ بە کۆبوونە نەماوە کۆبوونەوە هیچ ئەسڵ ئەساسی نییە کۆبوونەوە تۆ لە ماڵی خۆتەکە 4 جار باوکە بیوتی ئەو بکە کە نەو کرد یعنی ئیمانە بە قسەکەی باوکەنی و دەوازی بێنەوە تەواو من پێم خۆشەکە کۆبوونەوە لە خزمەتی میلەت بێ باشە بەس باو ناکەم لە خزمەتی میلەت بەوان مەسلحەتی خۆیانەوەی ئەژنا کۆبوونە لە پێناوی چیە هەر هەمویان کات بەفێڕۆیە بۆ بەشی زیاتر هیچی تر تەنها بیر لەواکەن و ڕێگا بدۆزنەوە میلەتی پێ بخەڵەتێن ئەگەر بەژەوەندی میلەتیان بیویستایە زۆر بە ئاسانیش ڕێکەوت لە دوای کۆبوونەوەکان پێکەنینێک بەدەم چیانەوە دیارە پێکەنینە بە چی پێکەن بە بڕای پێکەنینە بە قەنەعەتی من بە ژیانی ئەو خەڵکە پێکەنن پێکەنی ئەم بە عەقڵی ئەو خەڵکەی پێکەنینەکان وەکو وایە بە میلەت پێ بکەن بەڕاستی وڵی باسی مەگەر نان خواردن و میوە خواردنەکانی خۆیان بکەن ئەژنا باسی چێکرێ باسی هیچی کە ناکەن بەرژەوەندی تایبەت یەکێکە لە کێشەکان هەرە کێشە گەورەکانی چەند جۆرێک کوردستان کۆبوونەوەمان هەیە بۆ نمونە کۆبوونەوەی بازاڕی کە من ئێستا لێرەدا ئەم بەرنامەیەکەم چەند کەسێ ڕەنگە لە چوادۆرم کۆ بێتەوە ئەمە جۆرێکە لە کۆبوونەوەی بازاڕی پێدەوترێت کۆبوونەوەی کۆمەڵایەتی و خێزانیمانەیە کە لە شوێنێکە خەڵک کۆ دەبێتەوە کۆمیوانداری کۆبوونەوەیکی دیکەمانە پێ دەوێت کۆبوونەوەی سیاسی ئەم کۆبوونەوە سیاسیانە زۆر جار لە هەر وڵاتێکدا کە کۆبوونەوەیکی سیاسی ڕوودەدات بۆ شتێک کۆ دەبنەوە ئەویش بۆ خزمەتکردنی خەڵک و چارەسەری کێشەی خەڵکە لە هەرێمی کوردستانە ماوەی 26 ساڵە کۆبوونەوە لەسەر کۆبوونەوە دەکرێت بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان ئەوانەی کە جومگە ئەساسیەکانی حکومەتیان بەدەستەوەیە کۆبوونەوە زۆر دەکەن لەگەڵ حیزبەکانی دیکەیە لەگەڵ خۆیاندا لەنێو خۆیاندا کۆبوونەوە دەکرێت بۆ ئەوەی کە بە خەڵک بڵێن ئێمە کۆبووینەتەوە و ژیانی خەڵک ڕێک دەخەین بەڵام ئەوەی کە هاوڵاتیان بەلایەنەوە سەیرە ئەم کۆبوونەوانە دەکرێت لە هەرێمی کوردستانە تا ئێستا نەتوانراوە خەمی خەڵک چارەسە بکرێت کێشەی خەڵک چارەسە بکرێت بە نمونە ئەو ماوەی 2 ساڵە بەرمیلە نەوت بە خەڵک نەدراوە کارەبا لە قەیرانێکی گەورەدایە لە هەندێک شوێنە ئاو نییە کەواتە ئەم کۆبوونەوانە دەبێ باسی چی لێ بکرێت کەواتە ئەم کۆبوونەوانە ئەبێت چ سوودێکی هەبێت ئەگەر نەتوانێت کێشەی کارەبا و کێشەی سوتەمەنی و کێشەی ئاو بۆ خەڵک چارەسەر کات بۆیە کۆبوونەوە دەتوانین بڵین کاتێک کۆبوونەوە پێدەودە کۆبوونەوە کە خزمەتی خەڵک بکات کە ژیانی خەڵک لە ژیانێکی خراپەوە بگۆڕە بۆ ژیانێکی باشتر وە زۆر جاری لە کۆبوونەوەکاندا دەبینین بەرپرسە سیاسەکان پێدەکەنن ئێمە نازانمە چی پێدەکەنن بەڵام بەڕای هەندێک لە وڵاتان دەڵێن سیاسەکان زۆر جا بۆیە پێدەکەن لە کۆبوونەوەکاندا بە عەقڵی خەڵک پێدەکەنن کە چۆن خەڵکیان گۆنجاندووە ئێمە زیاتر بەردەوام دەین بزانین سەبارەت بە کۆبوونەوەکان هاوڵاتیان چیمان پێ دەڵێن لەگەڵمانە بن فەرموون کۆبوونەوە لای تۆ چیەگەێنێ وڵی هەرچەندە حەزم نەک قسەی لێ بکەم بەڵام بەڕاستی من هیچ ومێدێکم نییە بگەنە هیچ ئەنجامێک هیچ نەتیجەیەک ئینشاءڵڵا
ئەگەن بە نەتیجەی بەڵام هیچ ئومێدێکم نییە باشە کۆبوونەوە لە ئەسڵدا بۆچی ئەکرێت کۆبوون و بۆی ئەنجامێکی هەبێ دەرەنجامێکی هەبێ هەر بۆیە کۆبوونەکە دەکرێت تا چەند پێ دوایە کۆبوونەوە خزمەتی بە میلەتی کورد تا ئێستا لەوانەیە تا عەدی هەندێک جار بەڵام ئەوەنی من لە تەمەنی مناو بێ یا من بینی بێتم ئومێدێکی وانە بووە جێگەی دڵخۆشی نەبووە کۆبوونەوەکان هەر بۆ کات بەسەربردن بووە زۆر جار سیاسەکان پێ دەکەن لە کۆبوونەوەکانە پێ دوای بەچی پێەکەنە باقی خەڵک من وایە بینم لەبەرەوەم بارودۆخی کە ئێستا ئێمە لە کوردستان تیاژین بارودۆخی خراپە خەڵک بێپارەی خەڵبی شوکارە باری خەڵ زۆر گرانە خەڵک مرتاح نییە کە مرتاح نەبێ بێت چۆن پێشبینی چییە بەیانی ئەگەر ئەو کۆبوونەوەی دەکرێت بۆ خزمەتی میلەت بواە پێ دوایە ژیانی میلەت گەشتایەتەمە ئاستا من پێم خۆش ڕێگە کۆبوونەوە لە خزمەتی میلەت بێ باشە بەس باوەڕ ناکەم لە خزمەتی میلەت بۆ خزمەتی مەسوولەکانە بۆ خزمەتی و کەسانەیەکە چاکتێکی فانیان پڕەکەن لە کۆبوونەکانە زۆر جار سیاسەکانە بینن پێەکەنن پێ دوای بەچی پێەکەنن وڵای ئەو پێکەنی لەوانەیە بە بارودۆخی ئمڕۆی کوردستان پێکەن بەم خەڵکەوە فەقیر و ژارێکە لە هیچ شتێ ناگات بەوە پێکەنن کە خۆیان هیلاگەکەن و هەموو کاتەیە خەداعەتیان بە هەموو شتێەوە پێکەنینەوەی تۆ باوەڕە بە کۆبوونەوە ماوە وڵی ئەوانە کۆبوونەوە کرد خەڵ نەک من هیچ کەسێ باوەڕی پێ نەماوە بۆ ئەوە کۆبوونەوە کراکە هیچ مەسیرێکی نەبووی بڕایەکی تیانە خەڵ قەناعەتی بێنەماوە قەناعەتی بێ شتێ نەماوە تا چەند پێ دوایە کۆبوونەوە یاخود بە مانایەکی تر کۆبوونەوە بۆچی دەکرێت لە ئەسڵدا خۆ لە ئەستا کۆبوونەوە کرێ کە قازانجی ملەتی تیاابێ خەڵکی فەقیر و ژاری تیاابێ بەزە کۆبوونانەوە کە لە قازانجی خۆیان لە ساڵحی خۆیانە بۆ خۆیان دیفانی خۆیان زیاتر بکەن و بۆ دەوری وڵات و بۆ ناوی وڵات هەرەوە هینیست وڵی باسی مەگەر نان خواردن و میوە خواردنەکانی خۆیان بکەن هیچ باسی چێکرێ باسی چی کەناکە تفتی و سوێری و ترشی و تر باسی بێ هەرە شتانە بکەن ژنا باسی چی بکەن ئەگەر باسی شتێکیان کردا وەزع ئەم خەڵکە باشە بوو وەزع و ژیانی ئەم خەڵکە باسە بوو باشەکەیانە بێ لە چیا بێ نازانم ژیان و وەزع و گوزەرانی خەڵک ئاوایەوەی یەتە بازار ئەگەر 25 زاری پێ بێ ئەبێ سێری گرفانی خۆی کاو بە 25ەوە ڕات و ناوێرێ خەرجیگە تا چەند پێ دوای ئەگەر کۆبوونەوەکان بۆ خزمەتی خەڵک بە ژیانی خەڵک ناگەشتم ئاستا وڵی بۆ خزمەتی خەڵک ئەتوانم بڵێم تا ماوەیەکی زۆر تۆزێ خەڵکی سپادی لەو کۆبوونەوەانە کرد و بەس بە ڕاستی وەزع و ژیانی خەڵک ێستا زۆر خراپ و کەسیش سپادی لە کۆبوونەوەکان نەکردووە کەسیش لی ناکە لە کۆبوونەوەکانە زۆر جار سیاسەکانە بینن پێەکەن زۆر دڵیان خۆشە پێ دوای بەچی پێەکەن وڵایە بێ بە ئێمە پێ بکەن بەسی پێەکەن بە هیچ شتێکە پێ ناکەن هەر بە ئێمە پێەکەن ئەگەر ئێمە پێ نەکەن بەچی پێەکەن نازانم هیچ شتێک لەبەر چایانە نییە پێ بکەن پێی کەواتار ئێمە نەمان بینەوە لە تەلەڤیزیۆنە پێمان پێەکەن هیچ شتێکە نییە بۆچی پێمان پێەکەن ئەڵەن چی مەسەڵەن وڵایی تر ئەڵێن چی نازانم ئەوە ئەبێ لە خۆیان پرسی بزانی بۆچی پێمان پێەکەن نازانم بڵم بۆچی پێمان پێەکەن لە ئەسڵدا کۆبوونەوە بۆ چییە کۆبوونەوە بۆ ژیان و وەزعی ئەم خەڵکەیە ئەگنا کۆبوونەوە بۆ چییە بێ زروفی ئەم خەڵکە چاکەن بەس کۆبوونەوەی ئێستا نازانم بۆ چییە خۆشیان نازانم خۆیان نەزانن بۆ چییە ئەبێ پرسیان لە خۆشیان بکەن بزان خۆیان نەزانن بۆ چییە باوەڕ بە کۆبوونەوە ماوە نەوەڵا باوەڕم پێ نەماوە پێ دوای باز لە چی ئەکەن بۆ کۆبنەوە کەس نازانێ باسی چیەکەن بەس خۆیان نەزانن هیچی تر زۆر جار لە کۆبوونەوەکانە پێەکەنن سیاسەکان بەچی پێەکەن بە بڕای تۆ بەس خۆیان نەزانن کەس نازانێت بەچی پێکەن کە کەسمان لەوێ نەبووین تا بزانین باسی چیەکەن باوەڕ بە کۆبوونەوە ماوە هیچ سوودی نییە بیکەن و نەیکەن هەر وەکو یەکە لە ئەسڵدا کۆبوونەوە بۆ چییە بۆ چارەسەری کێشەیە کۆبوونەوە ناتوانێت چارەسەری کێشە خەڵەکان هیچ نیان کردووە لە هەرێمی کوردستانە کۆبوونەوە زۆر دەکرێت کۆبوونەوە لەسەر کۆبوونەوە بە درێژای 26 ساڵە کۆبوونەوە دەکرێت بە بڕای تۆ کۆبوونەوە بۆچی دەکرێت وەڵا بە تاکید کۆبوونەوە لەسەر بۆ چیە کرێت کۆبوونەوە بێ بۆ بکرێ دابنیشی لەسەر قەزەیەک سەر کێشەیەک بۆی کۆبیتەوە و چارەسەری بۆ بدۆزیتەوە ئەم کۆبوونەوانەی هەرێمیش بەڕاستی یەک لە دوایەک ئەم 26 ساڵە کۆبوونەوە ئەکرێ یعنی کۆبنەوە باشە ئەی کۆبنەوە نەکرێت چی بکرێت ئەگەم من لەگە تۆ کێشەیەکمە وێنە ئەمداننیشم لەگەڵ تا تۆ تەرحت نەبێ و من تەرحم نەبێ و تۆ شتێکدانە بەزی و شتێکدانە بەزم ئێ ناگەێنە حەد هەرە بێ دابنیشین یعنی دانیشتن پێم وایە باشترە لەوە کە داننیشین پێ زۆر تاوە ئەسلی کۆبوونەوە ئەمەیە کێشەیەکە بێت چارەسەر بکرێت بەڵام ئایا ئەمان توانیوانە کێشەکان چارەسەکەن بە کۆبوونەوەکان وڵی خۆت زانی چۆنە یعنی من نازانم ئەی خۆ وڵاتش 25 ساڵ چۆن چۆتە ڕێ خۆ کێشە چارەسەر کراوە و کێشەشە بۆ بە معلەقی ماوەتەوە ئەوە تابینی ئەو کێشانەی کە ماوەتەوە بەڕاستی بۆتە قەزەی عینادی سیاسیە
لایەنێک عینادیەکە لە بەرەوەی لەگە لایەنی شکایدانە نیشێ ناکرێ ینی ئەم زروفە ئەبێەوە بمێنێ ئێمە بینە تەسحی نێوانم حیزبانە یعنی بۆ دانانیشن بۆ پێکۆ دانانیشن پێم خۆش ڕێگە کۆبوونەوە لە خزمەتی میلەت بێ باشە بەس باوەڕ ناکەم لە خزمەتی میلەت لە بەوان مەسلحەتی خۆیانەوەی ئەژنا کۆبوونە لە پێناوی چیە هەر هەمویان کات بە فێڕۆیان بۆ بەشی زیاتر ئیسی تر تەنها بیر لەواکەن و ڕێگا بدۆزنەوە میلەتی پێ بخەڵەتێن ئەگەر بەرژەوەندی میلەتیان بیویستایە زۆر بە ئاسانیش ڕێکەوت لە دوای کۆبنەوەکان پێکەینێک بەدەم چیانەوە دیارە پێکەینە بەچی پێکەن بە بڕای پێکەینە بە قەنەعاتی من بە ژیانی ئەو خەڵکە پێکەنن پێکەنی ئە بە عەقڵیەوە خەڵکەی پێکەینەکان وەکو وایە بە میلەت پێ بکەن بەڕاستی وڵی باسی مەگەر نان خواردن و میوە خواردنەکانی خۆیان بکەن ژنا باسی چێکرێ باسی هیچی کەناکە بەرژەوەندی تایبەت یەکێکە لە کێشەکان هەرە کێشە گەورەکانی کوردستان کوردستانە کۆبوونەوە زۆر دەکرێت بە بڕایتە بۆچی کۆ دەبنەوە وڵی کۆبوونەکان غێر ئەبێ چارەسەرێکێ بۆ ئەو کێشانێکەوە هەیە بە کۆبوونەوەکان چارەسەر کوڵێتتر هەموو کۆبوونەیەکش دەرئەنجامی نابێ هەنێکی چارەسەری کێشەکانەکە هەنێکشی وە خۆیمێنێتەوە بە بڕات لە ئەسڵدا کۆبوونەوە بۆ چییە کۆبوونەوە بۆ چارەسەریکردنی کێشەکانە بە تاکید ئەتر هەنێک کەس لەلایەنەکان ناکۆکن ئەو ناکۆکێ واکە کۆبوونەکان هەڵوەشێتەوە چەند پێ دوایە بە درێژای 26 ساڵە کۆبوونەوە دەکرێت لە خزمەتی میلەت هابوو خزمەتی میلەتی کردووە وڵی زۆربەی لە خزمەت یابوو هەنێکشان لە خزمەتی میلەت نەبووە دەرەنجامی خراپی لەکەوتەوە لە عینادی و لەوەی کەوا ڕێک نین لە ناو کۆبوونەکەی تایبەت بەرژەوەندی تایبەت یەکێکە لە کێشەکان هەرە کێشە گەورەکانی کوردستان تێنێتەوێت زۆر جار سیاسەکان لە کۆبوونەکانە پێ دەکەنن پێ دوای بەچی پێ دەکەنن پێم باش نییە پێ بکەنن بەو شێوەیە پێکەنین یعنی بۆچی پێکەنن بە حاڵی کوردستان پێکەنن بۆ وەزای ئێستا پێکەنن ئەمە پێکەنی نییە وەزای ئێستا نابێت چارەسەری بکەن پێکەنین ماوە لە کوردستان تا پێ بکەنن بەچی پێکەنن بۆ خۆیان دڵخۆشن پێکەن ئەنگا هەنێ ئەو کەسانی کە ئەبینی خەڵکی فەقیر کە پێەکەنێ پێکەنیەکی مەلامحیە ئەگنا لە دەرونیە پێکەنی نەماوە تا چەند ڕۆوە بە کۆبوونەوەکان ماوە وڵی زۆر بڕوان پێ نەماوە بەڕاستی من چونکە کۆبنەوەکان کوا چارەسەرەکەیە زۆر جار چارەسەری کێشەکان نەکراوە کۆبنەوەکان خراپتریان کردووە یەک دەنگین یەک هەڵوێستین ئەوانەی لە کۆبنەوەکان هەرێکی حیزبی و لایەنێک وەرەی بۆ بەرژەوەندی خۆی کارەکات بەڕاستی کاکە ئەمڕۆ بەرژەوەندی نەماوە ئەمڕۆ با یەکگرتوو بێ خەڵکەکە تاکێ یەکگرتوو نەبێ یعنی ئەوتە وڵاتە عەرەبیەکان ئەوتە یعنی هاتنەتە دەنگیەوە کە کوردستان حکومڕانی ڕابگەێنێ هەنێکیان پێیان باشە کەچی لەناو خۆمانە پێمان باش نییە ئایا ئەمە کارێکی ڕەوایە لە کۆبوونەوەکانە زۆر جار سیاسەکانە بینی پێیەکەنن پێ دوای بەچی پێیەکەنن وڵی لەو بڕوا من بڵم ئیسا بڵم بە میلەت پێکەنن یا ئەو تەکبیرانەی پێشووتر کردویانە لە میلەت تەماشایان کردووە توانیویانە ئەنج بی پێکن بڵم چی لەوانەیە وابێ چەند خێتەیەکیان دانەوە بۆ خەڵتانی میلەت و ئەوەی کە بیستویانە پێکاویانە و میلەتەکەش ئاهەنگی سەرکەوتن نەگەڕن وڵای ئاهەنگی سەرکەوتن بۆ خۆیان نەک بۆ میلەت بۆ خۆیان ێژێڕن نەوەڵا بۆ میلەتی ناژێڕن چکە میلەتی سەرکەوتنێکی نەدیوە تەلەبە 15 ساڵە 20 ساڵە جامیعەی تاو کردووە چوار کارتی کردەسێەوە ئاسیا کۆڕێک ئاسیا کۆڕەکە عیب نییە یا بیست ماڵێ شوانە جامیعەی تاو کردو شوانە ئەمە چی پێڵێن یعنی لە هیچ وڵاتێکە لە دنیای نەبووە میلەت بۆ شێوەیە بژی جامیعە تاوەکەەوە شوان بێت جامیعە تاوەکە و چوار کات بگرێ دەستەوە چۆن شتیوا بێ لە هیچ دواکەوتوترین وڵاتی دنیای نییە 20 دانە سەعات کارەبا مۆلی دەبێت نییە بە شەرتێ لەکوێ ئەژین ئێمە 50 مەتر هەڵکەنەوەی نەوتە تێگەی چ بەڕێوەبردنیەکە نازانم لە ئەسڵدا کۆبوونەوە خۆی بۆ چییە کۆبوونەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی میلەتە بۆ دۆزینەوەی ڕێگاچارەیەکە نیزامێکە قانونێکە دەستەواژەیەکە بۆ ئەوەی بتوانن وڵاتی پێبەرن بەڕێوە بەڵام ئەمان ئەیکەن بۆ ئەوەی میلەتی پێ بخەڵەتێنن کارەکانی خۆیان بەرن بەڕێوە تێگی بەو شێوەیە بۆ هیچکە نییە زۆر جار سیاسەکان لە کۆبوونەوەکانە پێیەکەنن بە بڕایتەوە بەچی پێیەکەنن وڵی بە هەر کۆبوونەوە پێکەینەکانشیان خەڵک بڕای بە پێکەین و دڵتانگی ئەوان نییە لەبەرەوەی پێکەینەکانشیان وەکو چۆنڵی بە کارتۆنی پێکەن پێکەینەکان کارتۆنیە لەبەرەوەی کەسیان چیان لە میلەتەکە نییە هەر هەمویان یعنی ئەو پێنج حزبەی کە کۆبنەوە پێنج بن هەچەنێ بن کۆبوونەوە پێکەینەکانشیان چۆن لە وەکو کارتۆنی وایە هیچ پێکەینەکان وەکو وایە بە میلەت پێ بکەن بەڕاستی من وایە بینم نازانم باشە تا چەند باوەڕە بە کۆبوونەوە ماوە هیچ باوەڕێکم بینێ بە کۆبوونەوە
خۆی لە ئەسڵدا کۆبوونەوە بۆ چییە؟ کۆبوونەوە بۆەوەیە کە چۆن لەی بەیەکەوە ڕێکەوە نەک بۆ میلەت ڕێکەون بەهێن لە ناوێکار ڕێکەون کۆبوونەوەکانیان لە ئەسڵدا ئەسڵی کۆبوونەوە بۆ ئەوە نیە کە خزمەتی میلەت بکرێ خۆی کۆبوونەوە خۆی وایە چۆن شتەر حەکرێ لەوەیە ئەبێ ئەوە بکرێ بۆ میلەت ئەوە بکرێ بە زەمان ئەویان نییە زیاتر ئەوەی کە باسی خۆیان نەکەن هەر ئەوە باسەکەن ئەوە نییە باسی میلەت کرێ لەوانەیە لە بەشێ باسی میلەت کرێ بەس وەکوشت باسی کۆبوونەوەکانی خۆیانەکەن زیاتر ڕێکەوتنی بینی خۆیان زۆر جار لە کۆبوونەوەکانە سیاسەکان پێ دەکەن قاقا لێ دەتەن دڵیان زۆر خۆشە پێ دوای بەچی پێکەن مەڵە وەڵا بتر جاروای ئینسان خۆ لە ئێمە چینە خوتبەی جمعە لە هینیە مامۆستا بۆی خەڵک بێزار نەبێ شتێکەرە لێ بۆی خەڵک بزەیەک پێکەن نییە کە ئانیش لەوەیە بەو شتانە پێ بکەن یا مەمۆزوعێکی تر پێ بکەنن بە خۆیان پێ بکەنن جایتر ئینسانە پێ بکەنێ باشترە لەوەی کە بگرێ یا چاری بەبەیەکەوە نییە تا چەند باوەڕە بە کۆبوونەوە هەیە وەڵی باوەڕم چۆن پێی هەر هەیە باوەڕم پێ هەیە ئینشاڵڵا ئومێ دەکەینەوە کۆبوونەوەانش دەرەنجامیە بێ بۆی ئەو میلەتەمان لەو وەزع دەربچێ بەڕاستی بەسە تاکەی ینی هەر لە یەک دووربین هەر لە یەک دووربین چێ قانجازەکە ینی ئەلەم زروڤەیەوە بەیانی داعشیش نەما ئەوە حەشدی شعبی ئەوە حکوومەتی عێراقی کە بەهێز بووە پەرەماری من تۆ داویێت ئەم شارە شەگرێ و کەرکک شەگرێ و هەولێری شەگرێ و یعنی بەڕاستی پەرەمارمەدە ئەگەر یەک بین با کۆ بینەوە باشترە بۆی دەرەنجامی هەبێ ومێ دەکەین دەرەنجامی باشێ پێم خۆش ڕێگە کۆبوونەوە لە خزمەتی میلەت بێ باشە بەس باوەڕ ناکەم لە خزمەتی میلەت لە بەوان مەسلحەتی خۆیانەوەی ئەژینا ئەژینا کۆبوونە لە پێناوی چیە هەر هەمویان کات بە فێڕۆیان بۆ بەشی زیاتر ئیسی تر تەنها بیر لەواکەنەوە ڕێگا بدۆزنەوە میلەتی پێ بخەڵەتێن ئەگەر بەژەوەندی میلەتیان بیویستایە زۆر بە ئاسانیش ڕێکەوت لە دوای کۆبوونەوەکان پێکەینێک بەدەمچەکانەوە دیارە پێکەینە بەچی پێکەن بە بڕای پێکەینە بە قەنەعاتی من بە ژیانی ئەو خەڵکە پێکەنن پێکەنی ئەم عەقڵیەوە خەڵکەی پێکەینەکان وەکو وایە بە میلەت پێ بکەن بەڕاستی وڵی باسی مەگەر نان خواردن و میوە خواردنەکانی خۆیان بکەن ئەژینا باسی چێکرێ باسی هیچی کەناکەن بەرژەوەندی تایبەت یەکێکە لە کێشەکان هەرە کێشە گەورەکانی کوردستان کۆبوونەوەکان باز لە چیەکەن لە هەرێم کوردستان بە بڕای وڵی بێئیشێ و باز دەیز ناکەن هەر بێئیشن و هیچ شتێک نییە هیچ مۆزوعێک نییە لەسەری قسە بکەن تەنها کات بە سەربردنەوە تەواو باشە کۆبوونەوەکان تا چەند خزمەتیان بە خەڵک گەیاندووە هیچ خزمەتێکان نەگەاندەوە هیچ زۆر جار لە کۆبوونەوەکانە سیاسەکان پێ دەکەن قاقا لێدەن زۆر دڵخۆش دیارن پێ دوای بەچی پێکەنن وەڵا بە داماوی خەڵک هەر بەوەی بەیستر پێ ناکەنن بە داماوی خەڵک و بە بێئیشی و بە بێکاری پێکەنن خوان لە هیچ شتێکان کەم نییە تر بە خەڵک پێکەنن باشە تا چەند باوەڕە بە کۆبوونەوە ماوە وڵا هیچ باوەڕم پێ نییە ئەسڵان لە کوردستان هیچ شتێک نییە بە ناوی کۆبوونەوە و دانیشتنەوە شتانە لە ئەسڵدا کۆبوونەوە بۆ چییە وەڵی کۆبوونەوە بۆ چییە خۆی بەحساب بۆ ئەوەیە کە دانیشتن و ڕێکەون و تەوافەقکەن بەڵام هیچ بۆ شتە نییە بووان تەنها لەبەر خەڵکەکەن تەنها لەبەرەوەی خەڵک هەڵخەڵەتێن و خەڵک بخافلێن هیچ نییە لە کۆبوونەوەکاندا زۆر جار هەر سیارەی لانکلۆزەر و جامڕەش دەبینین و گیڤە دەکەن کۆمەڵێک ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکار لەوێ چاوەڕوانن تاکو بەرپرسەکان لێدوان بدەن بۆیان و بزانن بۆچی کۆ دەبنەوە بەڵام هەر بەرپرسە و بە چاکەت و پانتۆڵ و عینەکی ڕەشەوە بە پەلەدا دەبەزن لە ئۆتۆمبیلەکانیان و گوێ نادەن بە وتەی ڕۆژنامەنووسەکان و بە پرسیارەکانیان زۆرجار خوان دەکەن بە ژوورە وەک ئەوە خوان دەرئەخەن کە کۆبوونەوەیەکی زۆر گرنگ و چارەن و سازیان هەبێت وەک ئەوە خوان دەرئەخەن کە ئەم چەند چرکەیە ئەگەر جوابی ڕۆژنامەنووسێک بدەنەوە ئەوە لە کاتیان دەگیرێت و زەرەر لە کۆبوونەوەکەیان ئەدات دواتر دەچنە ژوونەوە و کۆ دەبنە پێکەوە و نانێکی چاک دەخۆن و هەروەها چەند کارژمێرێک پێکەوە دەبن و چەند کارژمێرێک ڕۆژنامەنووسەکان لە چاوەڕوانی دەهێڵنەوە و دەڵێن کۆبوونەوەکە لە کۆتاییدا نەگەشتە ئەنجام ئەمە شێوازی کۆبوونەوەیە لە هەرێمی کوردستانە کە تا ئێستا نەیتوانیوە کێشە و گیر و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکات ئەوە کۆبوونەوەیە کە زۆر جار ژیانی خەڵکی گیانەوە بە ئاستا چونکە هەر کەسە وەک دەوترێت ئۆخەی هەر کەس بۆ خۆی ئەوەی کە دەسەڵاتدارە گەورە و قەڵەوەکەیە داوای بەشی زیاتر دەکات ئەوەشی کە حیزبە بچووکەکەیە لاوازەکەیە با بڵێن بەوە ڕازی نابێت کە ئەو هەمیشە برا گەورە بێت و بەشی زۆر بخوا بۆیە لە کۆتاییدا هەرێکیان بە ئاراستەیەک دادەڕۆن و ئەوی کەشان بە ئاراستەیەکی دیکەیە و
کۆبوونەوەکان بێئەنجام دەبێنەوە بەڵام لە هەمووی ناخۆشترەوەی لە هاوڵاتیانەوەیە کە لە کۆبوونەوەکاندا سیاسەکان زۆر پێدەکەنن کەسیش نازانە بەچی پێدەکەنن هەندی هاوڵاتیش پێیان وایە کە بە عەقڵی خەڵک پێدەکەنن بۆ ئێمە هیوادارین لەمە دووە کۆبوونەوەکان چارەسەری گرفتەکان بکات نەک تەنها کۆبوونەوە بێ لە پێناو کۆبوونەوەدا و کۆبوونەوە بێ لە پێناو هەڵخڵەتاندنی میلەتدا ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو هیوادارین کۆبوونەوەکان لەمە دووە خزمەت بە خەڵ بگەێنێت پەیامێم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت